بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لا برنا نوتدو كتابي الذريعة إلى مكارم الشريعة كيكك لكتابة زور گرنگە كان كفصل يكمي باسي أحوال إنسان أكا هيزا كان إنسان، فضيلة إنسان، أخلاق إنسان. أم بيا وعظيمة أيوه فعلا مروف من بيا بناس يعني كمروفت بطاوي ناسي تي أجي لخوت أبي لكيو وشون معمر لقى الخوت أبكي شون تربية ولكيو دس بيبكي. أفرمي الفرق بين ما يسومه العقل وبين ما يسومه الهوى. فرق جياوازي لنوان أوشتي كعقل داواي أكا وأوشتي كهوى وآرزوي إنسان داواي أكا. جياوازي لنوان ياناتشي وشي السوم لزمان عربية كليرة راغب بكاري هنا ورحمتي خواهي به چندين معنى هي يكي كان لفرمايشتكي بيغمبرها صلى الله عليه وآله وسلم أفرمي لا يسوم أحدكم على سوم أخيه باهيج كسك لإيوة لسار سوم نكا بسر سومي براكيا. فرمويان سوم تشيا فرمويش فروشتنا كس هيج نفروشه بسر شتي براكيا واتا هم طلبي شتيق نكا كبراكي ايو بيكرواز بينا اگر او نيكر انجا بوي بروا يان براكي ايو شتي بفروشه ام نچي شتكي خوي عرسكا بوي اوي ام بفروشه اللي كروازي لي بهنا يان لمسألة زكاة أفرمي السائمة يعني السوم من شروط الزكاة لزكاة مواشية بقولن أجل كان أفرميك لما رجكان أويا كالسوم بمعنى أويا بدمي خوي بالورة. طبعا أوفقيكم هبو بدمي خوي بالورة يقوم وصل بدمي خلق نهلورة واتخوي بخوي جاب خوا نكبوي بينيت يكيك لما رجكان أما يواتا أجر حيوان دابستبو زكاتي ناكي أو يكيك لما رجكان السوم. والسوم يجب معنى علامة جديه والخيل المسومة لقرآنها الواردة جاءوا كلمة كأفرمي الفرق بين ما يسومه العقل وما يسومه الهوى اللي ما بس شيء ما بس طلبة عقل داواي تشيد لي أكال لا شيء أي هوى داواي تشيلته أكال لا شيء أفرمي عقل خصلتك هي أوج أويا هميشة يت كامشت زور باشتر بي ولا آخرة عاقبتها بوت زور سودي هبي أو هلا بجير. عقل هميشه هوشي لمودوايا هوا هوشي بو استيه بوي أجر جوازيكي دقيق لنوان عقل هواي إنسان بكين ألين عقل هميشه اختياري باشترين شتيك أكا وتشاكترينك لمودوا شي زور باش بلام هوا سيري استأكا شي اسا بلايو باش بو أوا بلايو گرنگ. عقل اگر چی بزانه استتوشي ناراحتي أبي بلام مادام نتيجة باش بي أمرت بي أكا أوشتا جيبجيك بلام هوا بعكسي أويا يت هميشه منافعي كاتي سيركا أوشتانيك استسودت بي أجينا. أفرمي بالضبط وكو منالك أو هايكا ديت عقل منعي أوي لأكا شيريني زور بخوا برخاتي دانا كاني أوانا بلام هوا داوي لأكا لزت أكا لو شيريني أميان لزت أكا هواري لأكا أويان عقل ري لأقرأت كل موضوع دانا كانت خسارة بأقاد ليبي وهمو إنسانك يجمر رزني منال جاري وها إنسانك حزي بشتيك هيوكو حز عقلي بي الله أما زرر لأدا بلام هواري بو أكا الله يسجيب جيك عقلي أزاني لمو دوا زرري لأدا هواي استا ام چيجي استي بلاو گرنگا لمو دواي بلاو هيج گرنگ نيه بويا لفرماشتكا أفرمي حفت الجنة بالمكاره أو بهشتي كتو ابني بمكاره دوري دراو يعني چي بمكاره چوكا همو اشتاني كهي همو بو آينديتو إشي بو أكي. وحفت النار بالشهوات أي
ئاگر بەچی بە شەهەوات چکە هەموو شتی کاتیە ئەو کاتە تۆزە لەزەتی لێکێ بەڵام لە عاقبەتە ئەچێتە ناو ئاگرەوە. عەقڵی ئینسان هەمیشە ئەمەد ئەهێنێتە پێشەوە چی لەسەر تۆ واجبە کە جێبەجێکێ چیش بۆ تۆیە، هەردووکیانت پیشان ئەدا، بەس هەوا ئەمە نازانێ، تەنها ئەو شتەی کە ئەیەوێت، تەنها داوەخوازی ئەوە کە حەج داخوازێکی تری نییە. چاوی کوێرە لەوەی عاقبەتەکان چۆن ئەبێ، مەکروهەکان چۆن، چونکە هەوا وەکە ئەنەما خۆشەویستی ئینسانە بۆ ذاتی خۆی، بۆ مادەی خۆی، بۆ دەرەوەی خۆی. ئەفەرمی حبك للشيء يعمي ويصم، ئەو شتێک کە ئینسان خۆشی ئەوێ هەر شتێک بێ وهای لەکە کوێری ئەکا کەڕی ئەکا ئیتر هیچ نابیست. جارێک وەزان بووم گێڕانەوە لە ماڵ دانیشتە بوون، دوو پیاوی لێ بوون، هەرێکەی لە حیزبێ بوون، جەریدەیەکیش لێ بوو، مجەلەیەکی وەتانی عەرەبی بوو، بە عەرەبی نووسرا بوو، ڕەسمیەکێ لەم قیادە و میادانەی پێوە بوو کە لەگەڵ سەدامە ماجماچێنەکە. دانێکیان بە ویتری وتی ئەها سیرکە، وتی ماوەسا تۆ سیرکە، ها بزانە وەزعەکە چۆن، ئەوەتە ماچیەکە خۆ ئەیبینی، وتی ئابە ئەوەی لە حیزبەکەی خۆی بوو بە تووڕەی لێ وەرگرت، وتی سڵاوە لێ تۆ سێ ماچیەکە باش، ئەوەشی بەلاوە جوان بوو ماچکردنەکە، بۆ چونکە حبك للشيء يعمي ويصم، وال لێ ئەکە کەڕتەکە، کاستەکە، لاڵتەکە، کوێرتەکە لە ئاستیە. ئینسان سبحان الله لە هەوای کەجوڵا ئیتر کوێر و کەڕ و کاس و هیچ نابینێ، عاقبەت نابینێ، یەکسەر پەلاماری ئەو شتە کاتی و ئانیە ئەدا. ئەفەرمێت دائیمە عولەمای گەورە وتویانە ئەگەر هات و عەقڵ و هەوا بەریەک کەوتن چی ڕوو ئەدا؟ دائیمە ئەو شتێکەوە ڕقل لێتی ئەوان عەقڵە، چونکە عەقڵ دائیمە محاولە ئەکا ڕەد لێ بگرێ بدگرێتەوە، چونکە ئینسان عالەمێکی سەیرە، یعنی لەناو دڕندەکانە وەرە، یان با بڵێم لەناو هەموو گیاندارانە وەرە، هیچ گیاندارێک نییە وەکو ئینسان بێ بەرامبەر بە ئینسان. یعنی تۆ تەسەووڕکەن لە شەریعەتی ئێمەیە غەیبەت مەمنوع کراوە، بەڵام بیرکەرەوە ئینسان بێت دەرمان دروستکە لە پێناوی ئینسان بکوژێ، یعنی نەخۆشی بڵاوکاتەوە بۆ ئینسان بمرێ، یان لەبەرەوەی ئەوێ کاسبی بکە زۆر تەبیعی نەخۆشی بڵاوکاتەوە بۆی عیلاجەکەی بفرۆش. وەرە ئینسان لە هیچ یعنی وەرە لەناو گیاندارانە بگەڕۆزە یەک گیاندار هەیە ئەوە بکە لە گیاندارەکانی ترە ئەبەدەن. بۆی ئینسان کائینێکی شەڕیرە، ئەگەر بێت و کۆنتڕۆڵی عەقڵ نەبێ لەسەری هیچ شتێک دەرەقەتی ئینسان نایە، دنیا کاولەکە، لەوەچی ئینسانێک بێ هەموو سەرزەوی کاولکە بە کامیلی. بۆیە ئەو عولەما گەورانە فەرموویانە ئەگەر هات و ئەم جەنگە لە نێوان تۆیە دروست بوو، شتێک کە پێت خۆش نییە و شتێکیش پێت خۆشە ئارەزومەندیەکەی، دائیمە ئەوە هەڵبژێرە کە پێت خۆش نییە، چونکە ئەوەیان ئەبێتە نەسبەتی نەجاح بۆ تۆ، چونکە ئەوان عەقڵتە هاوارەکە، ئەمان هەوا ئارەزوتە داوات لێ ئەکە. بۆیە فەرموویانە عەسا ئەن تەکرەهوا شەیئا وهو خەیڕ لەکم، ئەو باسی ئەوەیە ئینسان جاری وایە شتێک هەڵبژێرێ پێی ناخۆشە بەڵام پڕە لە خەیر بووی، یان عەسا ئەن تەکرەهوا شەیئا ويجعل الله فيه خەیڕا کەثیرا، جاری وایە شتێک ناڕەحەتە بۆ تۆ، زۆر زەحمەتە بەڵام خەیرێکی زۆر گەورەی لە بنەوەتیایە بۆ تۆ. لە عەقڵە ئینسان هەمیشە پەلامار ئەدا ئیستیخارە بکە و پەلامار ئەدا مشۆرەت کە بە عوقڵای تر، بەڵام لە هەوایە بەعەکسەوە. دیقەت بدە لە عەقڵە هەمیشە ئینسان کاتێکە هەر ئیختیاری هەر کارێک ئەکا لە ژیانیا پێویستی بە دڵی هەیە یا پێویستی با بڵێم بە هەوای هەیە، اینجا پێویستی بە عەقڵی هەیە، پێویستی بە مشۆرەت هەیە، پێویستی بە ئیستیخارە هەیە. بۆ نمونە ئەگەر مەسەلەی زەواج بێتە پێشەوە بۆ ئینسانێک، یەکەم جار ئایا دڵی ئارەزووی ئەم شتە ئەکا؟ چونکە ئەمە ئینسانەکان لەسەر زەوی خوایە نە ئافرەتێکەیە ناشرین بێ نە پیاوێکەیە ناشرین بێ، بەڵام خوای گەورە ئولفەتەکان شێوازەکانی بۆ شێوازە دروستکە هەر کەسەی جۆرە تەبعێکی هەیە، هەرێکی جۆرێکی پێ جوان و پێ شیرین و نازارە. بۆیە کاتێکە تەبعاً جارێک لە تەڵەبەکانی کولیە وتم باشە ئێوە تەسەوور ئەکەن کت جوانترن یا کوڕ، وتم پرسیارتان لێ ئەکەم،
هەمویان ناوت کچ وتم ناوەڵا بەعکسەوە وتم وەرن سەیریکەن لەناو ئاژەڵەکانە جارێ وەرن جا دوایینەوە سەر ئینسان باشە کەڵەشێر جوانەیان مریش وتیان هەوڵا هەمویان کەڵەشێر وتم باشە گا جوانەی هەمان گا هەوڵا گا جوان وتم وەرە دیقەت بدەن دە تاوسە ئەوەی کە کلکەکەی ئەکاتەوە ئەو هەموو فەرتەخۆ نێرینەکەیانە لە هەمویانە تۆ کە لە دەرەوە سیر ئەەکەی نێرینەکانە پێ جوان وتم ئەگەر ئەسەیەکی بچێتە دەرەوەی ئینسانیت عینەن ئاوها پیاوی پێ جوانتر وتم باشە دەی وەرن ئەم جارە یەک کچ هەیە لە سەر زەوی ناشرین بێ وتم پرسیارە بکەین بزانین کەس هەیە لەم سەر زەوی خوای وتم سیرکەن جاری وا هەیە مریشێک ئەهێنن پەڕەکانی بە عەکسۆن بە حاڵ چاوی دیارە وردەڵەی پیسەڵە کەچی پارەی زیاترەکە بۆ چکە غەریبیەکی تیا ئەبین کەوا بوو جەماڵ لە هەموو ناوعەکانە هەیە کەس ناتوانێت بڵێ وەڵا ئەو مریشکە جوانترە ئەو ناوعیەتە جوانتر هەموومان پێ جوانە ئێمە کە لە دوورەوە سەیرەکەین ئەو هەیە ئینسانیەتیش هەر هەمووی بەو شێوازەیە یەک کەس نییە جەماڵی نەبێ وەیە خۆی گەورە ئەمانە هەموو تەوفیق ئەدا لە بین یەکترە سیرکە ئینسان کاتێک کە دڵی شتێک ئەگرێ ئەوە خاڵی یەکەمە دوای ئەوە عەقڵ بیرەکاتەوە جاری وایە دڵی حەزی بە شتێکە بەس عەقڵ ڕێی نادا ئەزانێ بۆی ناگونجێ بۆی نابێ هاو عومر نین یان هاو مەسلەک نین یان کوفە نین لەگەڵ یەکترە مهم عەقڵ جاری وایە ڕێ نادا باشەوە عەقلیش ڕێیدا هێشتا ماوە چونکە ئینسان جاری وایە عەقلی کامڵ نەبووە پێویستی بە مشۆرەتە پرسیارەکە بە برایەکی پرسیارەکە بە ڕەفیقێکی پرسیارەکە ئەوە عەقلیش مشۆرەتێک لە دوای ئەمانە هەموو اینجا ئیستیخارەکە ئیستیخارەش دوورقان نوێژە طبعا ئینسان كأنما پرس بەخوا ئەکا جل جلاله عليكم السلام ورحمة یە دوورکان نوێژەکە لە دوورکان نوێژەکە دوعای ئیستیخارە ئەخوێنێ داوا ئەکا خوای گیان ئەگەر ئەم کارە خەیری تایە بۆمی سەهل کە و خەیری شتیانی لێمێ دوورخەوە لە دڵمی هەڵکەنەوە جارە دۆستێکم بینی وتی ماوەسە هەر ئیستیخارە ئەەکەم و ئیشەکەم سەر ناگرێتەوە مانەوتم کاکە تۆ دڵە بەکار نهێنەوە عەقڵە بەکار نهێنە مشۆرەتیش نەگە پەڕیوتی بۆ ئیستیخارە هەر نابێ ئیستیخارە ئەخیر شتە ئینسان ئەبێ دڵی بزانێ ئایا ئیشەکە ئەکایان نا اینجا عەقڵی خۆی ئەخاتە گەڕ دوای ئەمە اینجا مشۆرەتەکە بە دەوروبەر اینجا ئیستیخارە ئەکا بزانێ ئایا ئەم ئیشە گونجاوە یان نەگونجاوە ئەفەرمێ دڵ هەمیشە عەقڵ هەمیشە تەڵەبی چی ئەکا تەڵەبی ئیستیخارە و مشۆرەتەکە بەڵام هەوا تەڵەبی ئەمانە ناکە بە پێچەوانەی ئەمەوەیە حەز ناکە مشۆرەتکە حەز ناکە لەگەڵ کەسا قسە بکە حەز ناکە ئیستیخارەشکە ئەڵێ پیاوێ چوو بۆ داوای ئافرەتێ وتویان ئەگەر خوا خەیری تێیە بۆ سەهل کە وتوی ئەگەر خەیریتیانە خەیریشی تێ بکە هەرگیز بەجالی عەقڵ نایەڵێتەوە هەموو مەجالی چییە مەجالی هەواکەیە بۆیە هەوا حەزی بە مشۆرەت نییە نەبادا یەکێ بڵێ خراپە ئیشک حەزی بە ئیستیخارەش نییە نەوەکە دڵی یەکلا بێتەوە بەلایەکی ترە حەزەکە هەر ببێ ئەوە هەوایە بەڵام عەقڵ وەها نییە عەقڵ هەمووی ڕائەگرێ باشە خراپە ما لەه وما عەلەیهی سەیرەکە هەمیشە عەقڵ حوجە و دەلیل هەیە و عوزر ئەهێنێتەوە بۆ بەرامبەرەکەی و ئەگەر نەشگونجا عوزر ئەهێنێتەوە بۆ خۆشی کە نەگونجاوە بەڵام هەوا دائیمە بە شەهوەت محاولە ئەکا مەیل ئەکا هەر هەوڵ ئەدا ببێ هەندێک جار هەوا و عەقڵ یەکەگرنەوە لە هەندێک شتە دیقەت ئەدەی شتێکمان هەیە شەهوەتێکە محاولە ئەکا هەوا بیخاتە قاڵبی عەقڵ جوانی ئەکا جوان جارێک ئافرەتێک پیا کوڕە خەڵەتانە بووی قسەم بۆ کرد ئەمە ڕۆڵە ئاوایە و ئاوایە کورەوە درۆی لەگەڵا کردیت و ئەمان ئەی بەخوا ماسە یەک جار درۆی لەگەڵا کرد ئەنێر قەبوڵی بوو یەک جاریش درۆی لەگەڵا کردو قەیداک بۆ چونکە ئەو لایەنەی باشە حەزی بەوە ئەکە خۆی بۆ خۆی دەلیلی عەقڵی بۆ هەوای خۆی ئەهێنێت ئەوە پێ ئەوترێ چی پێ ئەوترێ شەهوەتێکی مزەخرەف بە زەخرەفە لە دەرەوە جوان کراوە بەس لە ناوەوە عەرەب شتێکیان هەیە ئەڵێ من الظاهر هەڵە هەڵە ومن الباطن يعلم الله لە دەرەوە جوان زۆر جوان الله الله بەڵام لە ناوەوە یعلم بەس خوا خۆی ئەزانێت چەند پیس و مشەوەشە با بڵێن ئەفەرمێ وەکو کەسی عاشق ئەگە پرسیاری لە عشقەکە لێ بکرێت دەیان دەلیلە بۆ هێنێتەوە لەسەر عشقەکەی خۆ لەوە ئەچێ یەک عەشرەت کۆ ئەبنەوە ئەیانێ قەناعەت بە کەسێ بکەن ئەو هەموو خەڵکە عاقڵە ئەو لە هەوای خۆی ئەتی محاولە ئەکەن دەلیلی عەقڵ و حوجەی بۆ هێننەوە ئەو حوجەی هەوای ئەوێ حوجەی ئەوەی ناوێ بۆی هەرچی ئەکەن ناتوانن دەلیلەکەی بۆ بێننەوە هەندێک لە عولەما فەرموویانە عەقڵ هەمیشە
مەیلی شتێکەکە با ئازار بەخشیش بێ مهم نەتیجەکەی جوانە بەڵام هەوا داوای شتێک مەلەذاتێکی زۆر کەمی ئێستاەکە با قەبیح و ناشرینش بێ هەمیشەش کە منازعە لە بەینانە دروست ئەبێ خوا جەل جەلالوه خۆی هاوکاری عەقڵ ئەکا أفرمي أم آيات بيروزا طبعا آياتي زور عظيم أفرمي الله ولي الذين آمنوا خواه جل جلاله ولي إيمان دارنا طبعا ولي بمعنى خوشويز دي بمعنى هاوكاري كار دي هذا موالاته هبه موالات لزمان عربية زور كاد ولاء وبراء ألين خوشويز رغلونه غلطة أو تعبير ناكرة ولاء بريتيلا خوشويستن بريتيلا نصرت أبي هاوكاري بكي سري بخي وتاتي أم دو خالة زور معاني زور زوتيا جورا دي خواه جل جلاله ولي أو كسانة كإيمان يعني يخرجهم من الظلمات إلى النور چندين تاريكي وظلمات خواه خوي أم عبد در إهين لنا أم ظلمات وبنا نور وروناكي يعني لنا أم هم هوايا عقلي بروز أكا رزقاري أبي لنا أم أو طغياني كواتيكوتو أو هوا أو أرزواني كتيكوتو بلان والذين كفروا أولياؤهم الطاغوت أو كساني كوا بيباورن ولي أوان كي خوشويستي أوان كي ناصري أوان كي طاغوت لزمان عربية يعني هرشتك لحد خوي لا بدأ طاغوت ابن القيم رضا ورحمة خوي لبي كورتي كردوته على طاغوت بينجورة لم بينجورة تجاوزناك سري طاغوت بريتيل الشيطان شكل لحد بهمش وازي لا يداو خلقي جلا أداء أهو يكم يعني دوام هرچی شتێک عبدایەتی بکرێ یا هەر کەسێ عبدایەتی بکرێ لە غەیری خوا و خۆشی پێ ڕازی بێ پێوتێ تاغوت لە زمانی عەرەبی کەسێ عبدایەتی بکرێ و خۆشی پێ ڕازی بێ طبعا تاغوت هەر کەس ئیدعایەوە بکە شتێ لە عیلمی غەیب بزانێ عین پێوتێ تاغوت ابن القیم ئەفەرمێ هەر شتێ بێ حتى لە مەسەلەی ئەو ئیدعای عیلمی غەیبە چکە ئێمە دوو جۆرە غەیبمان هەیە غەیبێکمان هەیە کە هیچ کەسێک بە هیچ شێوازێک نایگاتێ ئیلا ئەڵڵا نەبێ غەیبێکمان هەیە کە خەڵکی تریش ئەیزانێ لەوە ئەچێت شتێک هەبێ من بینی بێت من بیزانم کەسێک نایزانێ کە من ئەیزانم ئەو نایزانێ بەنسبەت ئەوە غەیبە بەس بەنسبەت منەوە هیچ غەیبیەتی تیان نییە ئەوە ناکات غەیبی مطلق هیچ کەسێک نایزانێ هیچ کەسێک ئیدعای بکە ئەبێتە مای ئەوە کە بێتە تاغوت هەر کەسێکیش خەڵک هان بدا بۆی عیبادەتی نەفسی خۆی بکەن چوارەم دانا ئەڵێ ئەوە شەر پێ ئەوترێ تاغوت هەر کەسێ حکم بغەیری ما ئەنزل الله بکە هەر پێ ئەوترێ تاغوت من حکم بغەیری ما ئەنزل الله يعني لە بەینی خەڵکە تحکم کە لە بەینی خەڵکە ئەگەر قەزەیەک چۆ بەردەسی پەنا نەبا بۆ کتابی خوا بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شریعەتی ئیسلامی دەست بەرێ بۆ شتێکی تر پێ ئەوترێ تاغوت إنجا طواغيت أنواعي هي لموضوعك طاغوت ولا موضوع كان ترى طاغوت نية هي لكل مواضيع طاغوت بهر حال أفرمي والذين كفروا أولياؤهم الطاغوت أو كساني ككافرا ولي أوان كي طاغوت لير إبليس معنى كان تريني هم طاغوت القرآن طاغوت يحكم بما أنزل الله نية وكوهن دي جنجوتي قلنا والذين كفروا شون الله ولي الذين آمنوا الشيطان جولي كافران بيدنا بهمانشش أو تشيئك يخرجونهم من النور إلى الظلمات جاء أم طاغوتي شيطان بخوي بتنهانية ها حرشي شياطين هرهم يخسوة قر لإنس لجن هرهم بلامار أدا حتى بوي أفرمي يخرجونهم شيطان وأعوان كاني هرهم هول أدن لنور وأم خلق بين برو كوي برو ناو تاريخي كان تاريخي هوا هر كاتي قوة هي أولاي شيطان بهزو اتر نوري حقنا بنده كوير أبي إنسان نفعي خوي نازاني آين دا چي باشا بلا ماريش تلا وكي كما كورتكان أدا وأبيت كسيكي أهل هوا تاويلي أفرأيت من اتخذ إلهه هواه وايلي كأنما سبحان الله إلهي أو برستني أو برستراوي أو بريتيلا شي بريتيلا هوا أرزوي خوي
نفسی خۆی بەدوای ئەڕوا. حزبی خوا ئەولیای خوا ئەوانن کە نوری خۆیان وەرگرتو، گوێ نادەن بەو لەزەتانەی کە ئێستا چرکە ساتی گێتە بەردەستیان. ئەوان هەمیشە سەعادەتی بەردەوام و هەتایان مەبەستە. ئەگەر شەیطان و شەیاطین وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله، ئەگەر شەیاطین وەساویسێکیان خستە ناو دڵیانەوە یا خستیان ناو دڵی تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فاستعذ بالله، بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنه سميع عليم. أو سميع بیسایە زانایە بە تۆ ئاگای لێتە ڕزگارت ئەکە. إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. ئەو کەسانی کەوا تەقوای خۆیان هەیە واتە نورەکەی دڵی تۆ بەچی بەهێزە بێ؟ بە تەقوای خوا. ئەگەر طائفێک لە شەیطان، طائف ما يطوف على الإنسان، کە بە دەوری ئینسانە هەڵە سوڕێتر لە وەساویسە لە شەیاطینە، کاتێکەوە دێن بە دەوری ئەم ئینسانە تەذەکەڕ و یادی خوا ئەکەن فەئیذا هم مبصرون، کە یادی خۆیان کرد چاویان ئەکرێت و حەق و باتیل ئەبین، شوێن باتیل ناکەون، شوێن مەلەذاتی کاتی ناکەون، شوێن ئەو هەتایان ئەکەون کە ئەمێنێتەوە. بەڵام ئاگاتان لێبێ شەیاطین تەنها خۆیان نین. ئێسێمە زۆر کات خەڵک ئەترسێ ئەڵێ بەخوا شەیطان زۆر خەتەرن، شەیاطین و ئەمانە تەسەوورکەن شەیاطینی ئینس هاوکاری شەیاطینی جن ئەکەن. سلوچیان بڵێن وڵا شەیاطینی جن هاوکاری شەیاطینی ئینسەکەن، ئەوە تەواوە بەس ئەمانی هاوکاری ئەوانەکەن. ئەم ئاەتە پیرۆزە چی ئەفەرمێ؟ وإخوانهم يمدونهم في الغي ثم لا يقصرون. براکانیان لە شەیاطین، براکانیان کێن لە ئینس، یعنی شەیطانە ئینسەکان هاوکاریان ئەبن، تەمدیدیان ئەکەن، ئیمدادیان ئەکەن، دەی زیاتر هەتاوەکو ئێستا چۆن ئەبینی دیقەت بدە شەیطان هاوارە لێ ئەکە، نەفسی خۆت هەوای خۆت هاوارە لێ ئەکە، شەیاطینی ئینسیش هاوارە لێ ئەکەن، ڕاتەکێشن بەرەو خراپ. باشە تەنها شەیاطینەکان نین بە تەنها هاوکاریان هەیە. ئەو هەمووی علامە قابلە هاوکاری کێ؟ هاوکاری شەیاطین. تا ئێستا بینوتانە کەناڵی شەیاطینەکەن، کەناڵێ دابننەوە ئینسانی شەیطان دایان، شەیاطینی ئینس دایانێ. بۆیە ئەفەرمێ وإخوانهم يمدونهم في الغي. باشە لەو گومڕاییە زیاتر هاوکاریان ئەبن، حتى وەکو وای لێیە ثم لا يقصرون، بە هیچ شێوازێ تەقسیر لە نێوانیانە نابینی. تەسەوور کە بزان ئەهلی کوفر مانوو ئەبن، بەردەوام خەریکن، شەیاطین زیێن و ئەڕۆن و ئیشەکەن، مانوو نابن، تەقسیرێک نیە لە کارەکەیانە. ئەفەرمێ تەنبیهی کردوین ڕەب العالەمین لەسەر هەوای نەفس، لەسەر فەسادی هەوای نەفس. فرمي ولو اتبع الحق أهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن. خو أجر حق وراسي شوين هوا وآرزو إنسان كان بكوتايا أسمان وزوي هم يتيكج. شو إنسان زور خطر كو عرزم كردن. همو إنسانك أجر همو سر زي بيت يشتا تيرنا خوا. بتاقي تنايو الدولة من ترين بي، جوان ترين بي، آزاد ترين بي. كل هرتشيش تأيوه بس خوي. باشا بويا رحمتي خوالا راغب أفرمي لو أعطي كل إنسان ما يهوى، أجر حرش إنسان حواي هرشتي يكلو بي بدري بخوا هر كسيق لإنسان كان حزك أغنى الناس بي وأعلاهم منزلة لحموي بهستر بي دي أمش أجر أوا بي يتر بهيش وازا حجنا ملتو بو أوانيتر تنها دانيشان أبيت الطاغي يا همويان أجر همويان أمان دزجير كوي شر وشور وفرتنو سماوات وآسمان وحموي بيك والزيو هموي تيكش بسريك هر یەکەیان ئەوێ حەرچی خەیری دنیای خەیری ئەبەدی دنیا و ئاخرەت هەمووی بۆ ئەم بێ. حەرچ خەیرێک هەیە نایەوێت لێ تێکچێ، نایەوێت ئیلا ئەوێ بەبێ وەستان، بەبێ زەوال، بەبێ مزاوەلە، بە هەموو کاتێک لە بەردەستیا بێ. دێ ئەفەرمێ ئەمەش ئەکاتە فەسادی هەموو جیهان و عالەم لە لەحەزاتێکە کۆتایی پێ. لەم ئاەتە پیرۆزە تەفسیرێک کراوە رب العالمين أفرمي ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. نابيني خوا جل جلاله وشون نمونتان بو إهانتوا وشيكي باك وكو داريكي باك آوايا بناغي خوي باش دا كتيوا رقكاني دا كتاوا برز بوتو برز وفرعها في السماء شو تسر وكو داري خرما. كلمة خبيثة وكو تشيوايا وەکو لاولاوێکی بەسیط ئاوایە
کە لە زەویە بە حاڵ قاچەکانی خۆی داگیر کردو و گیر کردووە ئیتر هەر هەوایەک لێ بدە هەڵی ئەکێشە کۆتایی پێهێن. ئەم نمونەیە ئەفەرمێ فەرمویان ئەم ضەرەبە ئەم شەجەرە طەیبە گەورەیە بریتێ لە عەقڵی ئینسان. ئەم شەجەرە خەبیثەیەش کە ئاوە لە زەویە گژوگەیەکە و بەناو دارەوە هیچیش نییە ئەوە هەوای ئینسان. ئەم کەلیمە طەیبە کامەیە؟ ئەم عەقڵە کامەیە؟ بە چی بەرزە بێتەوە؟ بە نور و بە ئیسلام بەرزە بێتەوە، بە کوفر و ضەلالیش ئەوی تر خەبیثەکە. دەی لە کۆتایە بزانین شەهوەت و هەوا فەرقیان چی؟ سێ ئێمە زانیمان لە نێوان هەوای ئینسان و لە نێوان عەقڵی ئینسان لە خودی خۆمانە جەنگ هەیە، ململانێ هەیە. ئەمە ڕاغیب ئەوێ بە زۆر خۆمانمان پێ بناسێنێ، بیرکەرەوە تۆ خۆت عەقڵت هەیە، عەقڵت داخوازی باشەکانەکە، هەواش داخوازی خراپەکانەکە. ئەمیان داوای کاتیەکان ئەکا هەوا، عەقڵیش داوای ئەو شتانە ئەکا ئەبەدین و هەتاهەتاین. ئەی باشە لە نێوان هەوا و شەهوەتە جیاوازی هەیە؟ فەرقێک هەیە؟ چونکە لە هەندێک ئاەتەکانە باسی شەهوەتی کرد، لە هەندێکە باسی هەوای کرد. ئایا جیاوازی لە نێوانیانە چییە؟ ئەفەرمێ بزانە شەهوەت بۆ چاک و خراپ بەکاریە. ممکنە ئینسان شەهوەتی خۆی لە حەڵاڵە بەکاربێنێ. کەسێک باشە خواردنێکی حەڵاڵە خوا، باشە ئێوە شەهوەتیشی کردووە، ئارەزوشی کردووە، ئەم خواردنەشی خواردووە، قەیسێکە خۆ ئەوە شەهوەتیشە. هەوا تەنها لە خراپەکانە، بەڵام شەهوەت لە چاکیش و لە خراپیشە هەیە. واتە ئەکرێ بڵێن شەهوەت بەشە خراپەکەی بریتێ لە هەوا، بەڵام بەشە چاکیشی هەیە شەهوەت. کابوو شەهوەت گشتگیرترە، گەورەترە، هەردووکیانی تیا جێک ئەبێت. کورت و پخۆت ڕاغی وستی پێمان بڵێ ئەی مرۆڤ جوان لە خۆت بڕوانە، تۆ دوو بەشی، بەشێکت هەوا و ئارەزوەکانتە، هەوڵ ئەدا لەگەڵ شەیاطینی ئینسا لەگەڵ شەیاطینی جینە ئیتیفاقێکی زۆر گەورەی نێودەوڵەتی و ئیقلیمی هەیە لەسەر تۆ، هەروەها لە ناوەوەش هەیە معارەزە لەگەڵیا، هەر هەمویان پێکەوە ئەیانوێشتە کاتیەکان جێبەجێکە عاقبەت نەخوێنیتەوە. پەلاماری مەلەزاتی دنیا هەر هەمووی بدەی، سنوورەکانی خۆ هەمووی بشکێنی، هەموو لەگەڵ تەواغیتان باشە پەلامار بدەی. لەم لاشەوە عەقڵت هەیە کە حاکمی گەورەی لاشەتە، هاوارت لێ ئەکا نەکەی، ئەی عەبد شوێن هەوا نەکەوی، شوێن شەیطان نەکەوی، شوێن شەیاطینی ئینس و جین نەکەوی، تۆ لەناو ئەم ململانەیە ژیان بەسەر ئەبێ. هەر کاتێک تەذەکەڕ و بیرت کردەوە و پەیوەندیت کرد بەخواوە فەئیذا هوم مبصرون، حەق و باتڵ بە جوانی ئەبینی. ئەگەر ئەم پەیوەندیت نەکرد لەگەڵ ذاتی پەروەردگارە جەل جەلالوو، ئەم عەقڵت وردە دەرەقەتی ئەمان نایە بەرەو دوایەتەوە. بۆیە ئینسان بۆ بەهێزبوونی عەقڵی زۆر پێویستی بە ذیکر و ئەوراد و خواناسی و خوێندنەوەی ئایاتی قورئان و تا کۆتایی هەیە. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمەت، دەرگا خێرەکان بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین، لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەم. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە شەیاطینی ئینس و جین بمان پارێزە، لە هەوای بەدی پیسی خۆمان بمان پارێزە. یا ئیلاهی ئێمە ئەمڕۆ لە زەمانێکە ئەژین شوبهات شەهەوات هەر هەموو دەورەیان داوین، یا ئیلاهی تۆ بەهانامانە وەرە، تۆ عەفومان کە، تۆ نێوچەوانمان بگرە بۆ خەیر. یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە، ئەومان کێشەیەکی هەیە بۆی چارەسەرکە، ئەومان قەرزارە قەرز سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ئیلاهی ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە، ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارامکە، دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە، بەرەکەت بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین. بەرەکەت بخەرە کاتمانەوە، بەرەکەت بخەرە عومرمانەوە، بەرەکەت بخەرە ژیانمانەوە. یا ئیلاهی بەهانامانە وەرە، یا ئیلاهی بەهانامانە وەرە. پەروەردگارە هەنامان هێناوەتە بەردەم دەرگانەی تۆ، ئەزانین هیچ کەسێ دەرناکەیت و ئێمەش دەرناکەی. بۆیە جورئەتی ئەوەمان هەیە دەسی زەلیلی بەرزکەینەوە، دوعاکەین و لە تۆ بلاڵێنەوە بپاڕێنەوە، دڵمان تەنها سەیری قاپی ڕەحمەتی تۆ بکە. دەیا ئیلاهی هەر دوعایەکە ئەیکەین پێمان عەتاکە و گیرایکە بۆمان یا رب العالمین. ئەوەی کە لە دڵمانایە یا ئیلاهی زۆرن ئەو شتانی لە دڵمانە ناتوانین لەلای هیچ کەسێ باسیکەین تەنها لەلای تۆ نەبێ. دەیا ئیلاهی ئەوەی بۆ دین و ژینمان باشە پێمان عەتاکە.
بەهێزمان کە یا رب العالمین بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازیت یا ئەکرەم الئەکرەمین لێمان ڕازی بە یا رب العالمین خوای گیان هاوارمان هێناوەتە بەردەم قاپی تۆ ئەمانەوێت دوعا بکەین بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گیان ئەو خۆشەویستەی دڵمان ئەو نورەی چاومان ئەو هەناسەی ڕۆحەمان لە هەموو عمریا یا ئیلاهی هەر چاکەیەکی داوا کردووە لە تۆ ئێمە گوناهباریش داوات لێ ئەکەین و پێمان عەتاک ئەو خۆشەویستەی دڵمان یا ئیلاهی ئەو نورەی چاومان لە هەموو عمریا هەر خراپەیەکی پەنا پێگرتووی ئێمەی خەتاباریش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین خوای گیان لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە خوای سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە محبەتی ئەو لە دڵمانە زیاتر کە یا ئیلاهی محبەتی ئەو لە دڵمانە زیاتر کە لە دڵمانە شیرینتری کە یا رب العالمین یا ئیلاهی ئێمە لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورەیە وەستان بۆ ئەوی ناخمان نەشتەرگەریکەین یا ئیلاهی ناخەکانمان پاک کەرەوە دڵ و دەروونمان پاک کەرەوە ڕۆحمان ئاسوودەکە یا رب العالمین یا ئیلاهی هەنامان هێناوە بۆ لای تۆ چارەی خۆمان ناکەین خۆمان ئەدەینە دەستی تۆ هۆ ئەو کەسەی قەت سپاردە لە لای تۆ زایە نەبووە زایەمان مەکە یا رب العالمین وا ئیمانی خۆمان و دایک و باوک و خێزان و هاوسەر و مناڵ و وەچە و هەمومان ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم تەسلیمی تۆ کرد یا رب العالمین خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ ئیمانمان زایە مەکە سپاردە لای تۆ زایە نابێ ئەخلاقمان زایە مەکە وا خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی زایەمان مەکە یا ئیلاهی نعمەتی زۆر گەورە و جوانت پێ عەتا کردوین نعمەتەکانمان بەسەرەوە بهێڵەرەوە دەوامی بدە پێمان یا ئیلاهی چاوت پێداوین بیستنت کرد پێداوین بیناییت پێداوین بیستن و بینایەکانمان یا ربی تا ئەو کۆتایە ژیانەی کە ماومانە یا ئیلاهی بە جوانی و بە چاکی نعمەتەکەمان بۆ بهێڵەرەوە لەش ساغیت پێ عەتا کردوین یا ئیلاهی تا ئەو لەحزەی لە ژیانان بۆمان درێژ کەرەوە یا رب العالمین ئیلاهی هەنامان هێناوە بۆ لای تۆ پەروەردگارە بە زەعیفی خۆمان هاوارت لێ ئەکەین بە بێکەسی خۆمان هاوارت لێ ئەکەین یا ئیلاهی ئێمە ئەزانین هەموو چرکەیە کە بە دڵمانە تێ ئەپەڕێ هەموو غەمێک بە دڵمانایە تۆ ئاگات لێ یا ئیلاهی ئەوەی کە بە زمانمانە ئەگوزەرێ تۆ بیسایت و گوێت لێ یا ئیلاهی دەیا ئیلاهی ئەوەی کە لە ناخمانە هەیە ئەوەی کە بەسەر زمانمانەوە هەیە داواکاریەکان کە لێت ئەکەین دوعاکانمان کە بەرزەکەینەوە هەمومان لێ قبول کە یا رب العالمین ئەگەر ئێمە شکەڵکمان نەبوو یا ئیلاهی خۆ تۆ زۆر بەڕەحمی پەروەردگارە هاتوونەتە بەردەم دیوانی تۆ بە بێکەڵکی خۆمان هاتوین هاوار بۆ لای ڕەحمی تۆ ئەهێنین قبولمان کە لای خۆت یا رب العالمین قبولمان کە یا ئەکرەم الئەکرەمین قبولمان کە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من يشيء وجبوري وخلي من قبولك